سلاوین گرم و هیوین دما خوش دگل دمی لحفگهاندنا کردان جوورا دخوازین گلی تماشاوان هیجا بوی هیوینا بابت من وی جاری بدلی وابن بوی هیویه که ام کردان بگهین نئه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استدویا دنگ امریکا لواشنطن دی سی دید گلور راپورتین وی جاری مجورا آماده کرین اوین بهای بکار اینانا چکی کیمیاوی لسر رژیم سوری گراند با گلو جزای اسد وی چبا بجاره چنا و پیش بینیا چه انجامان تکرن عراقا به سروکو چند پوستین دین بلند چاواتی بره و برن اوا ناواروکی هفپیوینا کا کرد کنکشنه دگل اندامه که پرلمان عراقی د کنگرس امریکی دا شر لسر خارجیه حکومتی و برنامه چاودریا ساغلمیه و بیرواریا 5 سالیا من خونکایا خونا بمافو آزادی پتر ود جین توا سلاوین دوباره تماشاوانن دمی لحفگاندنا کردان دیار سوریا کتیا پیشیا رزبندا اجندیا ریبرین جهانی امریکا، بریتانیا، فرانسا، المانیا، ترکیا، اسرائیل و چندین ولاتین دیجی بریار دانا بکار اینانا چکی کیمیاوی لدیجی سیویل و مدنیین سوری بی جزا بسر رژیما بشار اسد را درباز نبا. ریبرین وان ولاتان د پیوندیا بردوام دنا جبو باشترین برسوا هف بشک حتا دمی تومار کرنا وی برنامه مجی جهان لبندا شیوا و گرانیا دربا یکی بون. بجاره لپیش سروک اوبامانا دمک وزارت درو امریکی پنتاگون مجوری دارشتنا وان نقشه و پیلان لشکریه لی سروک دی بیجا وی هشتا بریارا داوی ندایا پیش بینی جی گلکن لدمی کو گمین شرین امریکی خوانیزیکی آرمان جادکن لسوریا هرچا بتن پندین دیروکا نزیکا روبروبونا امریکا و جواکا نفنتوی دیگل ولاتین قانون نفنتوی پیشل دکن دی بیج نما هر دمی افرنگا برهنگاری گهشتن قناغا ایک دنگیا هفبندن عدتی پاشوچون نینا قناغا دپی آواکرنا هفبندیان را دربا لشکریه عراق و افغانستان دو نمونین زندینا ئەمەیان وەک دەرفەتێک لێک دەدەمەوە بۆ لاوازکردنی ڕژێمەکەی ئەسەد بۆ گۆڕینی هاوسەنگی هێزە بە مەبەستی یارمەتیدانی سەرهەڵداوان لەبەرەوە ژمارەیە ئامانج هەن و هەر تەنها چەکی کۆمەڵکوژی نییە بەڵکو زۆر شتی تری لەشکریش دەگرێتەوە وەک چەکە استراتیژیەکانی ڕژێمی سووریا جبلی کو بێ دەنگیا سەرۆک ئۆباما لە هەمبەر دەرباسکردنا هێلا سۆر بۆ جارە دوێ دێ پەیامێکی بدا دۆست و دژمنین ئەمریکا کو چاف سۆریا هێلا سۆر گوتنین ڤاڵانە دەبێ دەنگی دیسان کاریگەریا خراپ بکە سەرناو و دەنگی ئەمریکا لە جیهانی دیگەل هەندێژی دەبێ پەیامێوی و پەیامێ ڕێبەرێ وڵاتن زلهێزین دیên جیهانی یەن دۆست بەرۆڤاژی نەهێتە شرۆڤەکردن تەڤایە لایەنین ئامادە ji بۆ لێدانا سووریا دەبێژن مەبەستاوان نەلادانا ڕژێما ئەسەدا و وان نەفێتن بکەون شەڕێکی بێداوی It's been very clear from US and British officials لە ڕاگەیاندنەکانی کاربەدەستانی ئەمریکا و بەریتانیاوە ئاشکرایە ئەو هێرشە پێدەچێ بکرێ زیاتریش دەشێ وەک سزادانێکی سووریا بێ لە بەرامبەر بەکارهێنانی چەکی کیمیایی وەک لەوەی هەوڵێکی کۆنکرێتی بێ بۆ لادانی بەشار الئەسەد لەبەرەوە سەرۆکی سووریا ئاگادارە لەوەی ڕۆژاوا خۆی لادەدا لەوەی ببێتە بەشێک لەو قەیرانی سووریا لێگەلەو ئەف تاکتیک و ستراتیژی نەدەقازانجا ئەسەدەنا ڕێبەرین سووری ji vê ditirsin hêrîşên veber anku dubara bûna sînaryoya Iraqê û mana Esed li ser desthilatê li Şamê. Civata navnetewî divê mudaxelê bike divê mesele hanê de û ne qeysa wela ez ê derbekê lê xînim û dûra rejîm bimîne û fêdê ji wê meselê bike propaganda bike wek pêşin mefselin esasî hene di rejîmê de êgo ew êgo rejîm xeweta xwe وجه دستينا مبيشن طيران تانكن توبن وقت قواعد ويني اساسيين برانج اكيد بي بلانك بي دانين يعني ارمانجا داويكو افريجيم بدينامي قالوا قي اسد وي بكاربات تشبكا رنگا ام بكافن شاشتيا اگر فيجي ندانن لاينكي ترازوي جبركو مزنا افسرين امريكي هزرا جشيانا سوريا ديكن دفاقو هاستنا شريدا جبو ولاتن دوروبرين وكا لبناني ام جبير نكن ما يتكرنا امريكا دو كوسوفو دا بونمونا وبربو لي كاريگر بو
پندên Iraqê kar bi destên Amerîkî dû dil hiştine. با جارێکی تریش جەخت بکەمەوە ئەگەر لایەنی یاساییش بخینە لاوە و هەروەهاش لایەنەکانی مۆڕاڵی و ئاکاری ئەم دۆسەیە وەلاوە بنرێ ئەوە هەر دەستێوەردانێکی بیانی دەبێتە مای خراپتربوونی کێشەکە لە سووریادا وەک دەڵێن بۆ خۆڕزگارکردنە لە دیکتاتۆریەت و هێنانە ئارای دیموکراسیە. Ji bo birêveberiya Obama rewş cuda ye. Serok Bush bi hêviya şaştiyeka Saddam Hüseyin bû hata derbeka leşkerî lê bidetin. Berova jî li Sûriya çendîn cara Obama xwe ji ber pirsyariyê hember rûdanên nexweş vediziye heta gihiştiye wê radeyê Esed bêthandan û çekê kîmyayê bikarbîne û hêla Obama ji rekeşayê derbas bike. Ji bilî vêna Obama dema sînatûr dijî şerê Iraqê bû. Niha jî şerê edetî naxwaza û çi nexşerînin jiyana sirbazên Emerîkî bêxet xeterê li gor gotinawî belkû her karekî leşkerê Emerîkî dê bi mebesta parastina medeniyan bitin weka kiryarê Clinton ferman ji redayê li Kosovo û xwe naêxet dava raya giştiya Amerîka ku piranî li dijî maytêkirîne di Sûriya de. Pendên Iraqê ne beskar bi destên Emerîkî dû dilkirina. Ji xwe dû diliya Brêtanya bûye dû berekiya siyasî. Berlemanê Brêtanî destûra pişikdariyê nade heta lêvekolên netewên êgirtî bikar înana çekê kîmyawî ji aliyê rejîma Esed ve pişt rast nekin û heta civata tenahiyê nexwedan biryara dawî be ev jî qeyîmkirina helwestê Rûsya. Lêberî ku Berlemanê Brêtanî biryarê bide, Ofîsa Serokwezîr David Cameron dû rêkên qanûnî ji bo pişikdariyê di karekî dijî Esed de amadekirina. Ji xwe Serok Obama weka bilindtirîn qumandarê leşkerê Emerîkî desthilat heye fermanên leşkerî bide berî Kongres biryara ragihandina şerî bide. Lewan kampêna Amerîka bi eşkereyî dest pê kir piştî karbidestan gotî bêşik û guman rejîma Esed ew çek li dijî xelkê xwe bikarînaya. Koş Kaspî got ew şikandina qanûnên nêfneteweyya û divê berpirsyarên wê tawanê bêne cizakirin. Ne bes hevbendên edetiyên Amerîka yek dengin ji bo karekî li dijî Esed. Lê vê carê rekaberên Sûrî jî piştevaniya karekê leşkeriyê biyanî û derve di Sûriya dikin. Herçawa be şareza û lêvekol pêşbîniya hêrîşên vebir yên mûşekan li ser hinek armancan dikin. Weka cebelxanên çekê kîmyayî, hêzên hewayî û bingehên qumandariya leşkerê Sûrî. Amerîka gele birhûnî dibêje leşkerê Sûrî çekên kîmyawî li dijî xelkî bikar aniye û cêgirê serokî Joe Biden got divêt hikûmeta Şamê berpirsiyar bîtin ji vê şikandina yasayên nêfneteweyî. لەبەرەوەی ئیمێل و بڕواایەدان تەنها ڕژیمی سووریا یەکە چەکی کیمیاوی هەیە و لەو بڕواایەدان چەندین جار چەکی کیماوی بەکارهێناوە و ئەو ئامرازانەی هەیە بۆ هاوێشتنی ئەو چەکانە و دەمێکە بریاریداوە بۆ لە ناوبردننی ئەو شوێنانەی بە چەکی کیماوی هێڕشان کراوەتە سەر. کاربدەستên Emerîkî dibêjin hikûmeta Obama peywendî bi hevalbenda diketin heta bersiveka hevpişik hebîtin. Lê şareza bawer dikin ku bersiv dê heyrişên ve biribin. من لەو بڕواایەدام ئیمەلە لیواری دەستپێکردنی هێڕشکی لەشکەری داین. من لەو بڕواایەدام لە ڕێگای موشکەکانی کرۆسەوە دەبێت بۆ ئەوەی فڕۆکەوانەکانی ئەمریکایی زیانیان پێنەگات. و لەوانەیە بە هەمان شیوە کە بەڕێوەبەرەتی کلنتن بۆ سەر سوودان و ئەفغانستان کردی لە ساڵی 1998 پاش تەقینەوەی باڵویزخانەکە لە ڕۆژهەڵاتی ئەفریقا. ئەگەر چی بەرینەها ڕکەبەریە سووری لە دژی مایتێکردنا بیانیا بوون دە وڵاتی خوددا لێنەها پشتەوانیە لەوان ڕەنگە هێرشا دکەن ئەگەر بوون. ئێمە نەک تەنها پشتیوانی لەمە دەکەین بەڵکو لە کۆمەڵگەهێنەوەتەوەیش داوا دەکەین پشتیوانمان لێ بکەن و دەستێکی کوشندە لەو ڕژیمە بوەشێنن. بۆ ئێمە وەکو سەر هەڵداوان زۆر سەختە و ئەو توانایەمان نییە بەم ڕژیمە کە نزیکەی 50 ساڵە فەرمانڕەوایی دەکات کۆتایی بهێنین. هەر ji destpêka naraxetiyan li Sûriya civaka nêfnetewî di xema hindê de bû ku pêta şerê Sûrî vegerta welatên dewr û ber çekên kîmyawî ji dest derkevîtin.
نبس أفا بلكو جلك دترسن كحكومتك تشاكين كيميائي للدجي خلق خوا بكار بينيت أو دوان تشاكان بكار بينن تجي خلق تركيا، أردن، لبنان وإسرائيل. پشتی پتر جدو سالان شر سوریا حکومت هزن خوا پتر چک دکه و خلک سوری بخو گمان هبو روز آوا آلیکاری وان بکتن. هەر لە سەرتاوە ئەگەر ئەم هێرشە ڕوو بدات تەنها بۆ پرۆپاگەندە دەبێت لە ڕاستیدا دژ بە ڕژیم نابێت تەنها لەبەرەوەیە کەس ناڵێ چەکی کیمیاوی دژ بە بناڵان بەکار هات و وڵاتە زلهێزەکانی جیهان هیچیان نەکرد بۆ ڕاگرتنی. مازن کار بدستن حکومت اوباما به اشکرای دبیجن مبستوان نگهورین رژیم آساده لیبرس و جبو کار آنینا چکن کیمیاوی هر از خاندان دنگ امریکا. بینران هلبت عراق اجوان ولاتایا کو روشا سوری راستوخا کاریگری لسر هيا لما في جاري بحثك دي لسر عراقي هيا هون دزانن لمها قانونا دوی پار 2012 سروکی عراقی جلال طالبانی کت نخوشخانه جبر جلطیا مجی و هتا نهاجی راستیا روشا سغلمیاوی نهاتیا زانین لدمه کو گلک باوردکن طالبانی کاریگری و گرینگیا خوا یا سیاسی لعراقی هیا هتا نها پوستوی نهاتیا پرکرنو عراق به سروک مایا نبس اوه بلکو جمارکا پوستین دین بلندن عراقی والانا افجاکی عراقی بریو دبا چاوا حکمتا عراقی کار دکا افا نافروکی هف بیوینا هفکار بلن صالحا دگل اندام پرلمان عراقی بکر حما صدیق جه لیستا یگرتوی اسلامی لدمی سرودانکاوی جبو دنگی امریکا کاک بەکر عراق سەرۆکێکی نەخۆشی هەیە جێگری سەرۆکی عراق جێگرە سونەکە لە تورکایە و کۆمەڵی کێشەی ئاسایشیشیان بۆ دروست کردووە لە ناو بەغدادا زۆرێک لە وەزیرەکانی عراقی ڕۆژێک لە بەغدان ڕۆژێک دەست لە کار دەکێشێنەوە ڕۆژێک هێزی دژە تێرۆر بە شوێنیانە دەگەڕێ عراق چۆن بەڕێواچێ من پێم وایە ئێستا شخصێک جەمسەرەکانی جوگەی دەسەڵاتی عێراقی بەدەستەوەیە لە سەرۆکاتی کۆمارەوە بیگرە ئەو شخصش کە ئێستا لە سەرۆکاتی کۆمار جێگری سەرۆکی کۆمارە شخصێکە هەر لە ناو کایەکەی مالیکیایە دوور نیە لە ئەو لە دەسەڵاتی ئەو بە دوور نیە و لەژێر کۆنتترۆلی ئەودایە هاوکاتیش ئەمە هەردوو جەمسەر تەنفیزی ئەساسیەکەی عێراقە سەرۆکایەتی کۆمار و هەروەها سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەکە جەمسەرەکانی دەسەڵاتی سەربازی و ئەمنی و استیخباراتی لەگەڵ دەسەڵاتی پارە بەدەستی ئەوەیە من پێم وایە ئێستاکە نەک هەر ئەوە هەوڵی شەلل پێهێنانی کاری پەرلەمانیشی کردو من لە پەرلەمان ئاگام لەیەکە بەفعلی بە ئەو کوت لە پەرلەمانی زەخمەشەوە کە ئێستاکە کوتلی پەرلەمانی مالیچین لەناو پەرلەماندا هەوڵ زۆر هێنکەوە هەموو بڕیارەکانی پەرلەمان جێبەجێ نەبێ و پەرلەمان نفوزی نەبێ هەژمونی نەبێ قورسایی سنگی خۆی نەبێ نتوانێت تعبیر بکات لەسەر ئەو ئیرادەی کە خەڵک دەنگی بەسەر بە پەرلەمانتارەکانیەوە بۆیە من پێم وایە شخصێک ئێستاکە بە تەنها خۆی جوکەکانی دەسەڵات بەڕێوە با کە ئەویش شخصی نوێی مالیکی و حیزبی داوایە ئیدی بۆیە مەگلەی لە مالکی بکرێ ینی بگوترێ مالکی هەنگاو بەرەو دیکتاتۆریەت دەنێ کە هەموو بۆشاییەکان بەس بە تەنها مالکی پڕی بکاتەوە بۆ نمونە بۆشایی سەرۆک کۆمار لە عێراقدا لایەنی کوردی هەوڵێکی جدی نەداوە بۆ پڕکردنەوەی ینی هەر لە چاوەڕوانیدایە هێشتا لیستی عێراقی لە لایەکەوە بە هەمان شێوە ینی لێرەدا بۆ هەر گرفتەکە بخرێتە ئەستۆی مالکی ئەدی لایەنەکانی تر ئەگەر لە بیرمان نەچێ ئێمە پۆستی سەرۆکاتی کۆمار پۆستێکی پرۆتۆکۆلیە پۆستێکە زۆر دەسەڵاتی نییە ئەوە شخصی بەڕێز مامجەلال بوو لەو موقعەیە کە قورسایی خۆی هەبوو شخصی مامجەلال کەسێک نییە بتوانێت لە ناو کایەکی پرۆتۆکۆلیە تەسەڕفی خۆی بکە و وەکو کەسێکی مەڵین نەبزاوت جموزۆڵی خۆی بکە کەسێکە ناتوانێت بۆ سێ بە دیارە حاڵەتانە و تەسیریشی لەسەر پرۆسێسێکی عێراق تەسیریشی گەورە بوو بەڵام ئێستا خاڵیبوونی ئەو پۆستە و دانی بە کەسێکی دیکەی کورد لە بەبڕای من ناتوانێت ئەو موقع پڕکاتەوە بۆ قورساییکەوە بە ڕێز مامجەلال هەیبوو ئومێدەوارین کە ئینشەڵڵا سیحەتی باش بێ بگەڕێتەوە موقعی شوێنی خۆی بەڵام پۆستەکانی دیکە ئەوەی کە پەیوەندی بە مالیکیەوە هەیە ینی من پێم وایە کە مالیکی دەرفەت ناڕەخسێنە نایە مەجال نایە بە هیچ کەسێک ئەو پۆستانە پڕکاتەوە تا ئێستاکە چەندی دانیشتن لە بینی عێراقی و لە بینی مالیکیا کراوە بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانە مالیکی قبوڵی نییە ماتەڵی پێکە خۆی ئیداری پۆستەکانەکە بەتای پۆستە ئەمنیەکان و ئەو وەزیری دیفاع و وەزارەتی داخلیە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێک مسائل تەنانەت نەک ئەوە بەڵکو
جیهازی قەزاییش ئێستا وەکو جیهازی تەنفیزی لێ هاتووە تاینکردنی قازیەکان و هێنان و بردنیان و مەسیری محکەمەکانیش بەدەستی مالیکیەوە. بۆیە من پێم وایە مالیکی ینی شخصێکە جومگەی دەسەڵاتەکانی لەلایە بڕیارەکانی لەلایە پارەی لەلایە ئیمکاناتی لەلایە بەشێکی زۆر لەو تەکەتولانەی کە پەیوەندیان بە العێراقیەوە هەیە مالیکی بە تەعاملکردن لەگەڵان هەندێکیان بە هەڕەش و هەندێکیان بە ئیغراءات بەشێکی زۆران ئەسڵ لە کوتلەی العێراقی چونەتە دەرەوە. کوتلەی عێراقی ئێستا تووشی وەزعێک بووە، تووشی وەزعێکی ئاڵۆز بووە، مەرکەزیەتی دەزیاوە، بڕیاری دەزیاوە، حزوری نییە، تەسیری نییە، خۆیان لە بینی خۆیان پەرتەوازە بوون. ئەمە لەسەر ئاسی پەرلەمانی و لەسەر ئاسی حکومی مالیکی هەموو ئیجراءاتی ئەکات ئیجراءاتەکە چا بە هەڵەشەکردن بێ بە ئیغراءاتکردن دەیکا تەنها کوتلەیەکە لەژێر ئەو تەسیرانیە لەبەری کە دوورە لە دەستی مالیکیەوە کوتلەی کوردیش لە بنەڕەتە تەسیراتی لەسەر وەکو شەراکەتێکی نیشتیمانی لە عێراق تەسیراتێکی کاریگەر نییە بۆ دەرەجەی کە ئاڕاستی حکوومەتی عێراقی بگۆڕێ. بۆیە ڕۆژەکە بۆ وەزعی ئێستاکەی ماوەتەوە من پێم وایە ڕۆژێکی خراپە ئەمنیان عێراق بەرەو هەرسێکی خراپە چ و سیاسیان بەرەو حەلبوونێکی پرۆسیاسێکاتی نێمە. جناب ئەماژە بە دەسەڵاتی دادوەریت کرد لە وەڵامی پرسیاری پێشووە. ئەو گومانی کە لەسەر دەسەڵاتی دادوەری هەیە لە عێراقدا دادگای باڵای فێدراڵیش دەگرێتەوە. پێم وایە هەموو دەستگاکان لە عێراق ئەو کەسانی مڕەشەحەنتیایدا کە کەسانی حیزبە گەورەکانی دەسەڵاتن بە حیزبە کوردەکانیشەوە یعنی نەکەر ئەو ڕێکخراوانەی کە پیان دەوترا الهەیئات المستەقل لە مافی مرۆڤ ئەوەی ڕێکخراوەکانی هەڵبژاردن ئەوانە هەمووی یەک پارچە هەمووی کەسانی حیزبی لەو شوێنانە بەڕێوە بن و بزات پرسیارەکەی بەڕێزت کە لەسەر دەستگای قەزاییە بە هەموو محاکمەکان هەمووی پۆستی حیزبین و کەسانێکی حیزبی ئایان بن بەڕێوە ڕاستە هەیەکە هەیەکی مستەقلە نای مستەقلە بەڵام کەسی حیزبی لێبن بەڕێوە بزاتی ژمارەی زۆر محاول ئەکات هەوڵ ئايات کە دەستگای قەزایی دەستگایکی هەزیل بێ و زعیفی و لاواز بێ توانێت دەرکردنی بڕیاری نەبێ ئەو محاکمانش کە لە عێراقدا هەن بێجگە لە محاکمە عادیەکان کە محاکمی مەدەنی و جینایین ئەو محاکمانەی کە پەیوەندیان بە دەور و تەسیریان لەسەر پرۆسی سیاسی لە عێراق زعیف کراون لاواز کراون لەژێر هەیمەنی مالیکیان. کاک بەکر دوا پرسیارم بەڕای جەنابێت مەسلەی هەڵبژاردن لە عێراقدا یارمەتی دەردەبێ بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانەیان نا ئەوە قورسایی هێزە سیاسەکانی عێراق لە داهاتوە ئەیزانێت ئایا چەندە ئەوە قبول دەکرێت یان نا من پێم وایە هەتاوەکو ئێمە شتێک هەبێ ناوی تەحالوفێک بێت ئەو تەحالوفە ئەو خۆی تەنها بڕیار بە لەسەر شتەکان وە دەزانم یەک ڕەنگی لە عێراق ئەو دیکتاتۆرەتە جارێکیکە دووبارە ئەکاتەوە قسەکە لەسەرەوە نیە مالیکی ئینسانێکی باشە ئینسانێکی خراپە من پێم وایە ڕۆژی سیاسی لە عێراقەوە دەخوازێت کە ئەگەر هێزێکی سیاسی بە تەنها توانی فەرانکەم بڕکاتەوە دەفەر ناڕاخسێنێ ئەوەکانی دیکە من پێم وایە لە ئایندەی عێراق ئەگەر ئەو هەڵبژاردنە ڕێگەی یا بە دەرچوونی زیاتر لە هێزێکی سیاسی ئەو هێزە سیاسیانە بەیەکەوتوانیان پرۆسی سیاسی عێراق بەڕێوەبرن جارێکی دیکە دەفەر نامێنە بۆ دروستکردنی دیکتاتۆرێت وەگەرنا دیکتاتۆرێت هەموو لە حەزەیەک حازیرەکەی حازرە و هەموو لە حەزەیەکیش لە دایکبوونی دیکتاتۆرێک لە عێراق ئەگەرێکی چاوەڕوان کراوە. کاک بەکر زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کورد کۆنەکشن. و ئەندامین کۆنگرسا ئەمریکی لێ ئێلونێ ji بهێنڤەدانê vedgerna Washington lê rastî şerê li ser çawaniya berdewamiya xerciya hikûmeta federalî dibin. Divê heta destpêka çiriya pêşîn biryareka dumahî bêta danan. Komalaka endamên komarî gefeya daxistina hikûmetê dikin eger Kongres xerciya li ser bernama Obama ya çavdêriya saxlemiyê nebirin. سەرک ئۆباما لە 2010 قانونا چاودێریە ساخلەمیە مور کرد لێ شار لەسەر جێبەجێکردنا وێ هەر بەردەوامە. ئالیگر و دژبەرên قانونê پرۆپاگاندا ji bo destveînana piştevaniya xelkê bi rêve dibin. جوانە یەکێک ببینیت ئاوەڕ لە هەژاران بداتەوە یاساکە کاریگەرە. ژمارەکە کوماریان داخوازە بڕینا دراوی ji qanûna çavdêriya saxlemiyê dikin wek piştgeka rêkeftinekê bi nûkirina xerciya hikûmetê. کایە داوا لە ئەندامانی کۆنگرسی خۆت بکە پارە بۆ بەرنامەی تەندروستیەکەی ئۆبامە تەرخان نەکات. سیناتورê کومariya Florîda jî xweda tanişt hevalê xwe yê Texas herdû wek kandîdên ji bo serokatiyê li 2016 tên dîtin. پێم وایە کەسێک ناتوانێت بڵێت لە دژی بەرنمەکەی ئۆبامایە ئەگەر دەنگ لە دژی دابینکردنی پارە بۆ بەرنمەکە نەدات. Civata nûneraniya piraniya komariyan çendîn cara deng da ji bo birîna xerciya li ser qanûnê. Lê hewlên wan li civata sînaturan ya piraniya demokratan hatin rawestandin. û her çewabît Serok Obama jî mafê vîtûkirinê heye. یاساکە کار ناکات زیان بە سیستمی خزمەتگوزاری تەندروستی دەگەیەنێت. ئیستاش کاتێکی گونجاوە تاوەکو ئەمریکاییەکان
بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەو بەرپرسانە بگرن کە هەڵبژێردراون. دیموکراتên کۆنگرێسê xebate li dijî pêşniyazên komariyan dikin. پێم وایە بێسەروبەری هەیە بە بڕوای من ئەوانە شتەکان ئاڵۆزتر دەکەن لە کاتێکدا دەبێت چارەسەریان بکەین. Hinekdanerên stratejiya komariyan hişdariyê ji hewlên daxistina hikûmetê didin. استراتیژیەتێکی زۆر مەترسیدارە، ڕەنگە بە خراپی لەسەر کۆماریەکان بکەوێتەوە لە کاتێکی زۆر هەستیاردا کە دەیانەوێت بۆچوونەکانی خۆیان بگۆڕن و لە هەڵبژاردنەکانی 2014 سەر بکەون و کۆنگرس بەڕێوە ببن. Komariyên derîn ditirsin heman gazinda daxistina hikûmetê ya salên 1990 dema ew berhengariya Serok Clinton bûyîn. Bikevî stûyê wan eger rê li qanûna çavdêriya saxlemiye ya Obama bigirin. Herêz xendan dengê Amerîka. û li bîreweriya 5 saliya navdartirîn gotara rêberê bizava sivîl Martin Luther King bi navê Min xewnek heye li 28 meha heşt sê serokên Amerîka ew rastî berçav kirin ku ew gotar qonaxa herî diyar bû ji bo bidezveînana mafên medeniyên reşan û kêmaniyên dî li Amerîka. Eger çî Efrîkayekî Emerîkî bo gera duê di koçka spî de ya lê gelek dibêjin hêşta xewna Martin Luther King bi yek carî nebûye rastî. Me raportek li vê bîreweriyê heye. Lêberî wê me dixwast em pisyarê ji we bikin gelî temaşevanan ka ev rêberê navdarê mafên sivîl Martin Luther King kengî hatiye kuştin. Li sala 1963 64 yan 1968 em ê bersiva rast piştî vê raportê bizanin. Li hema cihê Martin Luther King gotar bi navendeng xwendî berî 5 salan, Serok Barack Obama yekem serokê reşê Amerîka, ew bîrewerî sax kir bi amadebûna du serokên bereyên Amerîka û rêberên mafên medenî û azadiyan û bi dehan hezar Amerîkiyan. Ji ber xwepêşandana wan qanûnên mafên medenî hatin pesendkirin. Qanûna mafên dengdanê bi xwepêşandana wan delîvên perwerdeyê ji wan re vebûn û kuç û kurên wan jiyana xwe ava kir. Ji ber xwepêşandana wan encûmenên bajaran hatine guhertin, qanûndanerên wîlayetan, kongres û li dawî koçka spî hate guhertin. Li 28 meha 8 sala 1963 King gotara bi navendeng xewnek min heye ji bo 250,000 Emerîkiyan xwend. Joseph Lory rêberê navdarê mafên sivîl got kar ji bo dezveînana mafên sivîl her berdewam e. Em paş ve naçin, me qonaxek dirêj biriya, me nivêja ji dil kiriya, rondikên tehil barandine, me gelek xwîn rijandiye û bi xurtanî mirine û me rê nedaye dem paş ve heritin di rêka me de ji bo wek hevî û dadmendiyê. I have a dream handan bû ji bo wek hevî û dadweriya civakî û tê hişmartin weke bihatirîn gotar di dîroka Amerîka da. Fexriya Duskî, dengê Amerîka. û bersiva rast ji bo pirsyara me ka çi salê rêberê bizava sivîl navdarî Emerîkî Martin Luther King hat kuştin. Li sala 1963 li sala 1964 yan li sala 1968. Bijara sê ya rast e King li çarê meha Nîsana sala 1968 li bajarê Memphis wîlayeta Tennessee di jiyê 39 saliyê de hat kuştin. Bîneran hûn dikarin vê bernameyê û çendîn bernamên dî, raportên vîdyoyê, galeriyên wêneyan, hevpeyvîn û babetên dî li ser malperên dengî Amerîka yan dengê Amerîka temaşe bikin. Facebooka bernamê Kurd Connection e. Îmêla me jî kurdconnection@voanews.com. Heta heftiyabê dexîlê şemo û stafê demê li hevgandina Kurdan hêviya xweşî û silametiyê ji we re dixwazin.